لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لواني 282 لواني كان تفسير القرآن بيروز ديم وخزمتان ومن بس رضامندی خواهی گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ثم أنزل عليكم من بعد الغم أمنة نعاسا يغشى طائفة منكم وطائفة قد أهمتهم أنفسهم يظنون بالله غير الحق ظن الجاهلية يقولون هل لنا من الأمر من شيء قل إن الأمر كله لله يخفون في أنفسهم ما لا يبدون لك يقولون لو كان لنا من الأمر شيء ما قتلنا هاهنا قل لو كنتم في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم وليبتلي الله ما في صدوركم وليمحص ما في قلوبكم والله عليم بذات الصدور. بەڵێ خۆشەویستان هەر لە سیاقی ئەو ئاەتانێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە غەزوەی ئوحود دەکا. لە ئاەتەکەی پێشترێ خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی لەوە کرد کاتێکەوە ئەو حاڵەتەیان بەسەردا هات کە خوای گەورە لە سەرەتادا نەسڕەتی پێبەخشین، بەڵام لە دوای ئەوەی کەوە ئەوان فەرمانی پێغەمبەریان شکان صلی الله عليه وسلم بەگران لەسەریان وەستا، ئیتر لێیان سوڕانەوە و لەو حاڵەتەش وەکو لە ئاەتەکە پێشترێ فەرمووی تسعیدون کاتێکەوە لەو سەعیدە و لەو دەشتاییەی منطقەی ئوحود هەڵدەهاتن ئاورتان لە کەس نەدەداوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دواوە بانجی دەکردن کەوا ئەو لە مواجهەی جەیشەکەی بوو، لە دوایەنگۆ بوو، بەڵام ئاورتان لێ نەداوە. فەئەثابەکم غەممەن بغەم، ئیتر وای لێ هات کەوا چەندین غەممی گەورەتان هاتە سەری غەم، وەکو لە وانەی ڕابردوو باسمان کرد دیارەوە لە زمانی عەرەبی بە معنای ئەوەی دێکەوە خەمەکی هەندە گەورەکەوە هەموو دڵەکەی داپۆشی پێگوترێ غەم، چکە لە تەقتیەی هاتیە. غەم لە دوای غەم با بڵێن شەهیدبوونی 70 سەحابی خۆیان لێ ڕازی بی، هەتا بڵاوبوونەوەی هەواڵی شەهیدبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوانەوە بەڵام بریندار بوو ئەو غەمە لەسەر یەکتری هات تاوەکو هەر غەمێک دەهات غەمەکەی تری ئەهوەنتە کردەوە لەکەی لا تەحزەنوا عەلا ما فاتەکم، تاوەکو خەفەت نەخۆن لەوەی لە دەستان چووە و هەروەها ئەوەی کەوا بەسەرتان هاتیە و خوای گەورەش ئاگادار بە ناوڕۆکی کردەوەکانتان کە دەیکەن. ئەوجا لە دوای ئەو خەم و هەم و مەشاکیلە و لە دوای ئەو وەزعی کەوا خوای گەورە لە ئاەت ڕابردوو فەرمووی غەممەن کە فەئەثابەکم غەممەن بغەم، ئەو هەموو غەمە لەسەر یەکتری هات لە بۆیان. لە دوای ئەوە ثمە کەواتە ثمە لە بۆ تەراخیە، لە دوای ئەوە أنزل عليكم من بعد الغم أمنة نعاسا. لدواي أوا خواي جور سبحانه وتعالى أوجا أمن أمان خستنا ودلو درونيان. ثم أنزل عليكم من بعد الغم لدواي أو غمة لدواي أو غمانك لدواي يكتر هات نسرتان وكل آثار بردوهات أوجا خواي جور أمن أمان خستنا ودلو درونيان كبريتيب ولا تسأو أمن أمانة نعاسا نعاس بورجانشيان بسرداهات يغشى طائفة منكم أو بورجانا كأمن أماني تدابو طائفيك ومجموعيك وكومليك وتاقميك لواني دا بوشت. يغشى طائفة منكم كواتا أمن أماني شي بسريان داباران بسبب أو بورجاني كوا بسريان هات. يتروكو لتفسير كان بازدكن دفرمون ابن مسعود خويل رازي بدفرمي النعاس في القتال من الله وفي الصلاة من الشيطان. لنا قتال روبروبون وكاتك وكسك بورجاني بسردادي ورحمتك لنا يا خوي جورة. والله ما قال لنا ونويج دا ببورجي ولا شيطان.
إمام بخاري دەجێڕێتەوە لأبي طلحة خوای لێ ڕاز دەفەرمی كنت في من تغشاه النعاس دەفەرمی من لەو کەسانە بووم کەوا تغشاه النعاس کەوا ئەو بۆرجانە دای دەپۆشتم لە ڕۆژی ئوحد حتى سقط سيفي من يدي مرارا يسقط وآخذه تر دەفەرمی ئەم لەو کەسانە بووم کەوا فعلا ئەو بۆرژانم بەسەر داهات شیر لە دەستم بوو دەبۆرژام و دەکەوتە خوارێ و دیسان بە خەبەرداتم دەکەوتە خوارێ و بە خەبەردات سبحان الله. ئیتر بەڕاستی وەکو خوای گەورە دەفەرمی ئەو بۆرژانە ئەمن و ئەمانێک بوو پێیان بەخشرا لەبەر ئەوەی ئینسان کاتێکەوە بەترسێ ئەو کەسێکەوە دەترسێ و قەلیقە و نامرتاح ئەسڵەن خەوی لێ ناکەوی. بۆرژان نیشانەی ئەمن و ئەمانە لێ دەفەرمی ئەمەنەتەن نوعاسەن ئەمن و ئەمانی خستە ناو دڵ دەرونیان و کە بریتی بوو لەو بۆرژانەی کەوا بەسەریان داهات کە سەرەتای نووسنە هەممان دەزانین نوعاس سەرەتای نەومە کەواتە بۆرژان سەرەتای نووسنە. ئیتر بەڕاستی وەکو بە تەجروبەی خۆشمان یعنی کاتێکەوە ئینسان زۆر دڵی توندبی کاتێکەوە زۆر نامرتاحبی کاتێکەوە ئینسان بترسێ هەر ئەوەندەی ناخۆشە تا خەوش لێت کە خەوی لێکت هەستاوە بە نەشاتێکی نوێ حتا کە خەفەتێکی گەورە کەسێکی لێ مردبی ئەوەندەی ناخۆشە تا دەنوی کە نووسەوە لەسەری تەخفیف دەبی سوبحان کە هەستاوە لە دوای نووسن لەسەری تەخفیف دێ ئەوش ڕەحمەتێک لەلایەن خوای گەورە سوبحان چونکە نووسن سکون و ئارامیە لەلایەن خوای گەورە و ڕەحمەتێک بە بەندەکانی. ئیتر بە تایبەتی لەناو ئەو هەموو مەشاکلە و ئەو هەموو مصیبەتەی کە بەسەریان هاتیە غەممەن بغەم وەکو لە ئاەتی ڕابردوو جا خوای گەورە سوبحانه وتعالە ئەو بۆرژانەی بەسەریان داهێنا کە بریتی و لە ئەمن و ئەمانێک کە بەسەر دڵ و دەرونیان داکرا ئەوەش ڕەحمەتە وەکو ئیبن مەسعود خوای لە ڕازیبی دەفەرمی کەواتە فعلا بۆرژانەشی بەسەر داهێنان ئەوانەی کەوا ئیمانداری ڕاستەقینە و ئەوانەی کەوا بە مەوقیف بوون طائفة منكم كوماليك لنغو وطائفة قد أهمتهم أنفسهم وكوماليك لنغو قد أهمتهم أنفسهم زوكو ليردا زانان دفرمون زوربيان أو هابون طبعا لسرتاي درسونيان لبو أحد وكباس ماكر عبد الله كري أبي منافق سيتشي زي شكي جراو يترأواني كمانوا ئیمانداری ڕاستەقینەن سەحابەی پێغەمبەرن صلی الله عليه وسلم خوای گەورە لێیان ڕازی بەڵام لەناو سەحابانیش مەراتیبی ئیمان جیاوازە ئەوەی کە گەڕانەوە و لە خزمەت پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم بە دڵ و بە گیان و بە جەستە و بە هەموو توانیان دیفاعیان لە پێغەمبەر دەکرد صلی الله عليه وسلم لەو جەیشەدا کو لە کتابەکان و سەرچاوەکانی سیرە باز دەکرێت 13 کەس بوون سبحان الله لە ضمنیان ئەبوو بەکر و عومەر و عەلی خوایان لێ ڕازیبی باقی 10 نەفەری دیکەش ئەوانی تر هەموویان سبحان الله کە جەیشکە هەمووی ڕووی لە هەڵاتن کردبوو. ئیتر وطائفة قد أهمتهم أنفسهم زۆربەیان ئەوە بوون کەوا قد أهمتهم أنفسهم سبحان الله نفسی خۆیان لا گرنگ بوو کەواتە ئەوەی کەوا ئەمن و ئەمان و بۆرژانی بەسەرداهات ئەو کەسانە بوون کەوا خۆڕاگر بوون ئەوەی کەوا تائیفەکەی دیکە زۆربەیان بوون خوای گەورە وەسفیان دەکا بۆ ئەوەی کەوا قد ئەهەمەتهم ئەنفوسهم نفسی خۆیان لا گرنگ بوو کەواتە وەکو گوتمان لەوانەیە تاکە منافقەکان تێدا ماوی بەڵام منافقەکان زۆربەی لەگەڵ عەبدوڵای کوڕی ئوبەی گەڕانەوە ئەوانە سەحابینە خوایان لێ ڕازی بێ بەڵام مەرتەبەی ئیمان جیاوازە کەواتە لەوانەیە ئیماندارە و لە لەحزەیەک لە لەحزاتەکان توش ئەو حاڵەتە دێ یعنی لە ئەسڵ وایە لە هەموو کاتێک بە تایبەتی لە کاتی ڕوبەڕووبوونەوە مسلمان دینی خوای لا گرنگ بی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە ناویانە لای گرنگ بی داخوات وەزعی کووە مسلمانانی لا گرنگ بی داخوات چیان بەسەر هات مەسیری مەعرەکەکەی لا گرنگ بی نەکش خودی خۆی و شخصی خۆی بەڵام خوای گەورە دەفەرمی لە ناویاندا هەبوو قد ئەهەمەتهم ئەنفوسهم سبحان الله ئیوان تێدا بوو کەوا نەفسی خۆیان لا گرنگ بوو يظنون بالله غير الحق ظن الجاهلية گومانی وا بەخوا دەبەن گومانی بەنا حەق کەوا گومانی جاهلیەتە و ئەهلی جاهلیەتە سبحان الله
يظنون بالله غير الحق ظن الجاهلية گومانی خراپ بەخوا دەبن گومانی بە حەق بەخوا نابن ئەو گومانەی کەوا گومانی ئەهلی جەهل و جاهلیەتە ئەهلی نەفامیە وەکو زانان دەفەرمون گومانی ناحەق لە منافقان بەردەوام گومانی بە ناحەق بەخوا دەبن بەڵام ئیماندار گومانی بە حەق بەخوا دەبا بەڵام جاری وایە ئیمانداریشە لە لەحزەیەک لە لەحەزاتەکان لە منزەختی واقعێکی زۆر تاڵ و ناخۆش لەوانەیە گومانی خراپ بەخوا بە بەڵام پێویستە زوو ئینسان بگەڕێتەوە لەبەرەوەی ئەوە ئاگادار بین لێرەدا لە کۆتاییدا خوای گەورە وەلەقەد عەفا الله عنهم خوا سبحانه وتعالى لێیان خۆش بووە عەفوی کردینە دوو جاران دەفەرمی عەفوی کردین کەواتەوە ئیماندارن بەڵام لۆمان بەدیار بێخی کەوا مەراتیبی ئیمان جیاوازە کەواتە کۆمەڵێکیان تێدا بوو تەنها خۆی لا گرنگ بوو خۆی لا گرنگ کە ئەسڵ وا بوو دینی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مسلمانان و مەسیری ئومەتی لەبیر با یاخود ئەوی پێگرنگ بە و هەروەها گومانی خراپیان بەخوا دەبرد گومانی ئەهلی جاهلیە گومانی بە ناحەق گومانی بە ناحەق چێ وەکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبی لە زاد المەعاد باسی دەکا ئەنواعی گومانی بە ناحەقێ بەتایبەتی ئەوەی کە لێرەدا باس دەکرێ ئینسان لە لەحزەیەک لە لەحەزاتەکان لە دوای ئەوەی کە وەکو تووشی واقعێک دەبیتەوە کەوا زەختێکی زۆر لەسەری دروست دەکا وا تێدەگا ئەو واقعە بەردەوام دەبی وا تێدەگا خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەبەدەن دینەکەی خۆی بەسەر ناخی وا تێدەگا تازە کوفر و ئەهلی کوفر تەواو باڵادەستن و هەتا هەلووان دەبی ئەو گومانی ناحەقە ئەو گومانی ئەهلی جاهلیەتە خوای گەورە سوبحانەهو وتەعالە پێغەمبەری ڕەوانە کردی عەلەیهی سەڵات وەسەلام قورئانی پێ ڕەوانە کردی لەوەی کەوا ئەو دینە حاکم بی هەتایە لۆ ئەوەی کەوا ئەهلی حەق سەربڵند و ئەعلا بن هەتایە ئەگەر لە فترێک لە فتەراتی زەمەنیش لەبەر ئەسبابی هەیە کە ئەویش مسلمانان شکست بەدەست دەینن لەبەرەوەی ئەسبابی نەسرەتیان تێدانە لەبەرەوەی نوقسانیان تێدایە دەستیان بە ئەسبابەکانەوە نەگرتیە یەکلا نەبووینەوە لە بۆ خوا سوبحانەهو وتەعالە خۆ معنای ئەوە نییە خوا وەالعیاذ بالله بە یەکجاری کیانی ئومەتی ئیسلامی لەناو دەبەش تیوانە ئەوەی وا تێبگا کە خوای گەورە بە تەواوەتی مەقالیدی ئومور تەسلیم ئەهلی کوفر دەکا و ئیمانداران هەمووی قڕ دەبن و نامینێن ئەو گومانی خراپە بەخوا ئەو گومانی ئەهلی جاهلیەتە بەخوا گومانی حەق ئەوەیە کەوا یەقینت بۆی هەبی ئەو خوایەی کەوا ئەو دینەی ڕەوانە کردێ و بەسەریشی دەخی بەڵام بە شەرت و شروط بە مەرج دەبی ئیمانداران ئەو شەرتیان لێبێتە جێکەوە ئەهل بلۆی بەسەریان بێخی وقتیش خوای گەورە سوبحانەهو وتەعالە ولن يجعل الله للكافرين على المؤمنين سبيلا قەت وەناکا بە یەکجاری کافرەکان بە تەواوەتی دەسەڵاتیان بەسەر مسلمانان هەبی خێر وانییە کەواتە پێویستە ئەسڵەن ئینسانی مسلمان گومانی حەق بەخوای ببا وەکو شێخ عەبدوڕەحمان بن ناصر السەعدی ڕەحمەتی خوای لێ دەڵێ ئەگەر وا گومان ببەی کە خوا سوبحانەهو وتەعالە کە پێغەمبەری ڕەوان کردی صلی الله علیه وسلم کتاب پێ ڕەوان کردیە و فەرمانی بە خەڵکی کردیە کەوا ئیتیباعی پێغەمبەرەکەی بکەن و شوێن کەوتەی قورئانەکەی بن ئەو جا خوای گەورەش وازیان لێبین کە هەر هەمووی بەدەستی کافران هەمووی بکوژرێن و کیانی ئەو ئومەتە بسڕێتەوە دەڵێ بەڕاستی ئەوە عەبەثیەتێکە لە خوا ناوەشێتەوە ئەو گومانی ئەهلی جاهلیەتە بەخوا سوبحانەهو وتەعالە کەواتە ئەسڵ وایە لە مسلمانان گومانی بە حەق بەخوا ببەین سوبحانەهو وتەعالە نەوەک گومانی باتیل و گومانی ئەهلی جاهلیە يظنون بالله غير الحق ظن الجاهلية چ دەڵێن يقولون هل لنا من الأمر من شيء دەڵێن ئایا ئێمە هیچ شتێکمان بەدەستە کەواتە ئەوانەی کەوا خۆیان لا گرنگ بوو نەک مەسیری ئومەت و مەسیری پێغەمبەر صلی الله عليه وسلم مەسیری ئیمانداران هیچ شتێک لە دەستەمەیە وكأنما لەبەر ئەوەی باعتیبار ئەوانە لەو کەسانون کە ڕەئیان وا بوو دەرنەسن لە مەدینە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ڕەئی ئەوانی نەکرد هیچ شتێک لە بۆ ئێمەیە مەشورەت بە ئێمە دەکرێت پرسوڕا بە ئێمە دەکرێت هەل لەنا من الأمر من شيء یاخود ئایا هیچ شتێک لە دەسەڵاتی ئێمەیە بیگۆڕین یعنی ئەگەر بێت لە دەسەڵاتی مەبا باشترمان دەکرد لەوەی کە خوا تەقدیر کرد والعیاذ بالله هل لنا من الأمر من شيء
خواهی گەورە دەفەرمێ وەڵامیان بدە قل إن الأمر كله لله پێیان بڵێ ئەمر هەمووی ئیخوایە ئەمری کەونی و ئەمری شەرعی خوایە فەرمان دەکا بە فەرمانی شەرعی و مەنهەزدا دەنێ و حەلال دەکا و حەرام دەکا هەرخوا ئەو حەقی هەیە وەخواشە فەرمانی قەدەریش دەردەکا و فەرمانی قەدەری خوای گەورەش جێبەجێ دەبی ئەگەر هەموو خەڵکیش پێیان ناخۆش بی فەرمانی قەدەری خوای گەورە کە خوای گەورە کوی دەوێت دەفەرمی کون فەیەکون ئەویان جێبەجێ دەبی ئەگەر هەموو خەڵکیش پێیان ناخۆش بی هەموو خەڵکیش تەچیان بێ خوای گەورە نەیەوێ ئەوە نابی ئەو شتە قل إن الأمر كله لله ئەوجا دوایە خوای گەورە سوبحانه وتعالى زیاتر کەشفیان دەکا و باسی ئەوەی لەناو دڵ و دەرونیانە دەکا بەڵام لەبەر تەوابوونکە لێر دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێینەوە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون